فتنەی مردن چی خۆ کاتی ئینسان مرد نەجاتی بێ لە فتن وشەی مەوت لە زمانی عەرەبیە بۆ دووشت بەکاری دووشت یەکێکیان بە کۆتاییەکانی حیاتی ئینسان ئەوترێ مەوت پێش مردن یەکیان بە خودی مردن ئەوترێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ اقرأوا یاسین على موتاکم سوورەتی یاسین بەسەر مردووەکانە بخوێنن ولما دوو ڕەئیانەیە هەندێکیان فەرمون بەسەر مردووە بخوێنن لەفزی ظاهیرەکە هەندێک فەرمون نە ئەم مەوتە مەبەستی مەوت نییە مەبەستی ئەواخیری مردنە واتە لە سەرە مەرگە سونەتە بەسەریا بخوێنی بۆیە ئیمام ابن کەثیر ئەفەرمێ سوورەتی یاسین ناڕەحەتترین مصیبەت لە ژیانە ڕۆحکێشان ئەفەرمێ لەو کاتە بۆچی ئەخوێنی تەخفیفی ڕۆحکێشانەکە بۆی ئەفەرمێ بۆ هەموو مصیبەتی سوورەتی یاسین بخوێن تەخفیفە بێ لەسەر ئەو مصیبەتە گەورە تەخفیفەکە ئێستا مەسائیبی تر چۆن تەخفیف ناکە بۆیە فتنەی مەمات بریتێ لە فتنەی سەرمەرگ جاری وهەیە لە سەرمەرگە شەیطان لە ئینسان ناگەڕێ هەوڵ ئەدا کۆتایی قووەتی شەیاطین لە کاتی سەرمەرگی ئینسانە سەرفە بێ چکە ئەیانوێ ڕایکێشن بە دینەوە نەڕوە وقووەتی ڕەحمی خوا جەلە جەلالوه ڕەحمانیەتی خوا لەو کاتە بەسەر موسڵمانەدا ئەبارێ بۆی ئەبینی بە ئارەقەیەکی بچووکی نەوچەوانی موسڵمان لەو کاتە خوای گەورە لە هەموو گوناهەکانی ئەبورێ سبحان الله المؤمن يموت بعرق جبينه يعني مسلمان بس لكاتي سرمرقا شرمك لخوا للروايتك أبو باسكر أو شرمك لخوا نوتواني عرقك سبحان الله خوای گەورە بەهۆی ئەو عارەقی نەوچەوانی لە هەموو گوناهەکانی ئەبورێ